سڵاوتان دەبێت بینەرانی خۆشەویستی تلڤیزیۆنی کۆمەڵە ئەم کاتە و هەموو کاتێکی ژیانتان باش. لەم بەشە لە بەرنامەکانی تلڤیزیۆنی کۆمەڵەدا سەرنجتان ڕادەکێشم بۆ بینینی بابەتێک کە لە بەڕێز هاوڕێز سەعید ئەمانیەوە ئامادەکراوە لە ژێرناوی لە یادی سەدەمین ساڵەی مەرگی لەنینی مەزندا. هیوادارین کە ئێوەش تا کۆتایی بینەر و بیسەرمان بن. 100 ساڵ بەر لە ئێستاوە لە ڕۆژێکی وەک ئەمڕۆدا واتە 21/1924 زانی مرۆڤایەتی بەگشتی و بزوتنەوەی کرێکاری بە تایبەتی زیانێکی گەورەی لێکەوت بەهۆی گیان لە دەستانی ڕابەری مەزنی چینی پرۆلیتاریا هاوڕێ ڤلادیمیر ئیلیچ ئۆلیانۆڤ ناسراوبا لێنین. لێنین ژیانی تەرخان کرد بۆ خەباتکردن لە دژی نیزامی سەرمایەداری و بەدەستهێنانی دنیایەکی باشتر و بەدەسەڵات گەیشتنی چینی کرێکار. لێنین دەستی بۆ دەسەڵات برد و ئەو مەیلەی خستەلاوە کە سۆسیالیزمیان بە ئایەندە دەسپارد و پێیان وابوو سۆسیالیزم خۆی ڕۆژێک دێت و سەوز دەبێت. لێنین هەمیشە دەیوت ئەرکی کۆمۆنیزمە کە دەسەڵات بگرێتە دەست. لە ڕووی کرداریەوە ئەمەی کردو لە ئۆکتۆبری ساڵی 1970دا توانی ڕابەرایەتی شۆڕشێکی مەزنی مێژووی لە ڕووسیە بکات و دەسەڵات ڕادەستی شۆڕاکان بکات. سەرکەوتنی ئەم شۆڕشە تەنها لە بەرژەوەندی خەڵکی هەژاری ڕووسیەدا نەبوو، بەڵکو خزمەتێکی گەورەی بە سەرجەم مرۆڤایەتی کرد کە کاریگەریەکانی تا ئەمڕۆژ دیارە. ژیانی ملیۆنان ئینسانی لە کوشتار ڕزگار کرد بەهۆی هاتنە دەرەوەی ڕووسیا لە بەرەی هاوپەیماناندا لە جەنگی جیهانی یەکەمدا و پاشانیش ڕاگررتنی جەنگ و بەستنی پەیمانی ئاشتی لەگەڵ ئاڵماندا. لێنین بووە هۆی ئاشکراکردنی پەیماننامەی سایکس-پیکۆ و ماهیەتی ئەم جەنگە ماڵ کاولکاریەی بۆ بەشەریەت ڕوون کردەوە. لێنین دوای تەواوکردنی خوێندن ڕووی کردە کاری شۆڕشگێڕانە و لە شاری پێترۆگراد دەستی کرد بە لێکۆڵینەوە لە مارکسیەت. بەهۆی کاری شۆڕشگێڕیەوە لە 1895 زاینی بۆ ماوەی ساڵێک دەستگیر دەکرێت و بۆ سیبری دوور دەخرێتەوە. لە مانگی ئەڤریلی 1899 کتێبی گەشەی سەرمایەداری لە ڕووسیا بڵاو دەکاتەوە. لەگەڵ کۆتایی هاتنی ماوەی دوورخستنەوەکەشی لە سیبری لە ساڵی 1900 گەشتێکی بە ڕووسیا و ئەوروپادا کرد. لەوێ چاوی بە زۆر یەک لە شۆڕشگێڕە ڕووسەکان کەوت. هەرەو ساڵە بە یارمەتی هێندێ لە هاوڕێکانی توانی بڵاوکراوەیەک بە ناوی ئایسکرا دەربکات. لێنین ئەندامێکی چالاکی حیزبی سۆسیال دموکراتی ڕووسیە بوو. کاتێک لە ساڵی 1903 ئەم حیزبە دەبێت بە دوو بەشەوە، لێنین ڕابەرایەتی بلشویکەکان دەکات. لە شۆڕشی ساڵی 1905 لێنین ڕابەرایەتی بلشویکەکانی دەکرد لە مسکۆ. لە دوای شکستی شۆڕش پۆلیسی قەیسەری شاڵاوێکی دڕندانەی کردە سەر شۆڕشگێڕان و ژمارەیەکی زۆریان ڕاپێچی زیندانەکان کران و لە سێدارەدران. هەر بۆیە بلشویکەکان بەهۆی ئەو بارودۆخە لێنینیان گەیاندە فینلاند و لەوێ نیشتەجێ دەبێت. پاشان ڕووی کردە ئەوروپا و لە کۆتاییدا لە زیڤریخ نیشتەجێ دەبێت تا کاتی گەڕانەوەی بۆ ڕووسیا.
لەنین لە کاتی ڕووخاندنی قەیسەردا لە سوئیس بوو. هاوڕێکانی چەند نەخشەیەکیان دانا تا بگەڕێتەوە بۆ رووسیا، بەڵام یەک لە دوای یەک شکستی خوارد تا لە ڕێگای ئاڵمانەوە بە شەمەندەفەرێکی واگۆن داخراو لە مانگی ئاڤریلی ساڵی 1970دا گەیشتەوە رووسیا. لەلایەن جەماوەرێکی زۆریشەوە پێشوازی ڕێکرا. ڕۆژی دووهەم واتە 4/4/1970 زاینی لەنین راپۆرتێکی نووسراوی دەربارەی بیرۆکەکانی خۆی پێشکەش بە ڕابەران و کادرانی حیزب کرد کە بە تێزەکانی ئەبریل ناسراوە. هەرو ساڵە لەنین لە ڕۆژنامەی پراڤدادا بیرۆکەکانی کە هیچ کەس مۆری خۆی لێ نەدابوو بە ناوی خۆی بڵاو کردەوە. لەنین لەگەڵ ئەندامان و هەڵسوڕاوانی کرێکاری لە پێترۆگراد کەوتە قسەکردن و گێڕانی کۆڕ و سەمینار. هەوادارێکی زۆری لە ڕێخستنەکانی حیزب کێشا بەلای بۆچوونەکانی خۆیدا، بۆیە داوای لە حیزب کرد کە لە زووترین کاتدا کۆنگرە بکرێت. لە ڕۆژی 24 ئاڤریل تا 29 ئاڤریل حیزب کۆنگرەی بەست. لەم کۆنگرێدا 149 نوێنەر کە نێونەرایەتی 79,000 کەسیان دەکرد بەشدار بوون. لە کۆنگرەدا بیرۆکەکانی لەنین گەورەترین سەرکەوتنی بەدەستهێنا. ئەوانەی کە دژ بە بۆچوونەکەی لەنین بوون تەنها 7 دەنگیان بەدەستهێنا. لەلایەکی ترەوە ئەو بەڵێنانەی حکوومەتی کاتی کە دابووی بە جەماوەری زەحمەتکێش بۆی جێبەجێ نەدەکران. جەنگ بەردەوام بوو. زەوی لەلایەن دەرەبەگەکانەوە هەرداگیر کرابوو. باری ئابووری زۆر گران بوو. نان بە گرانی دەستەکەوت. ڕۆژانە کرێکاران پەیوەستە بوون بە بولشویکەکانەوە و لە ناو شوڕاکاندا ڕێک دەخران و لەسەر بەکارهێنانی چەک مەشقیان پێدەکرا. تێروتسکی بۆچوونەکانی لەگەڵ لەنین یەکی دەگرتەوە و دەبێت بە بولشویک. لەگەڵ لەنین خۆشەویستترین کەسانی گەڕەکە کرێکاریەکان بوون. ئەوان ئێستا هێزێکی چەکداری مەشق پێکراوی ئامادە بەکاریان هەیە. حکوومەتی کاتی ئەم هێزەی بە مەترسی دەبینی بۆ سەرخۆی، بۆیە لە مانگی ئاگۆستا بە ناوی سەرکوتکردنی خۆپیشاندەران هێرشی کردە سەر بارەگای بلشویکەکان و بارەگا و ڕۆژنامەکانی داخستن و ژمارەیەک لە ڕابەرانی گیران یەک لەوانە تێروتسکی بوو. هەرچەندە حکوومەتی کاتی زۆر بە دوای لەنیندا دەگەڕا، بەڵام بلشویکەکان توانیان لەنین دەرباز بکەن و بیگەێنە فەرلاند. لەنین بۆ ماوەی 111 ڕۆژ لە 6/7/1970 تا 25/10/1970 لە فنلاند مایەوە. لەم ماوەیەدا لەنین توانی کتێبی دەوڵەت و شۆڕش بنووسێت.
لە کۆتایی مانگی ئابتا سەرمایەداران و دەرەبەگەکان هانی سوپای ڕووسیان دەدا تا کودتایەکی سەربازی بکەن و حکوومەتی کاتی بڕوخێنن، بەڵام بە هاوکاری بلشویکەکان و شوڕاکان توانرا ئەم کودتایە شکست پێ بهێنرێت. دوای ئەوەی بلشویکەکان لە شوڕاکاندا بوون بە زۆرینە، لەنین لە مانگی ئەیلولدا داوای ڕاپەڕینی دەکرد. چەند نامەی نرد بۆ کومیتەی ناوەندی، بەڵام نامەکانی پشوێ داخران. تاوای لێهات لەنین نامەیەکی توندی نووسی بۆ کومیتەی ناوەندی و داوای واسهێنانی کردبوو لە ئەندامەتی کومیتەی ناوەندی. وتووی پەنا دەبات بۆ ڕێخستنەکانی حیزب و بۆ بەستنی کۆنگرە. کومیتەی ناوەندی ناچار بوو لە ڕۆژی دەی 1970 کۆبوونەوەیەک بۆ ئەندامانی کومیتەی ناوەندی ساز بکات. لە کۆی 21 ئەندامی کومیتەی ناوەندی 12 ئەندام ئامادە بوون. لەنین باسی نەخشەکارەکانی خۆی کرد بۆ ئەوەی کە ڕاپەڕین ئەنجام بدەن. کۆبوونەوەکە دەکاتژمێری خەیاند. لە کۆتاییدا نەخشەکارەکە خرایە دەنگدانەوە. 10 ئەندام ڕازی بوون و 2 ئەندامیش مخالف بوون کە هەر یەک لە کامنیف و زینۆڤیف بوون. لەم ڕۆژەدا نەخشەکاری ڕاپەڕین دانرا. لە ڕۆژی 25 ئۆکتۆبر بلشویکەکان توانیان دەسەڵات ڕادەستی شوڕاکان بکەن. دوای ئەوەی شوڕاکان یەکەمین حکوومەتی خۆیان پێکهێنا، لەنین بوو بە یەکەم سەرۆکی ئەو حکوومەتەش. لە 30 1970دا لە کاتێکدا کە لەنین کۆبوونەوەی بە کرێکارانی کارگەیەک دەکرد، لە کاتی هاتنە دەرەوەیدا لەلایەن کچێکەوە بە ناوی فانیا کابلان لەنین دەداتە بەر دەسڕێژی گولە. 3 فیشەک بەر لەنین کەوت. ئەمە بووە هۆی تێکچوونی باری تەندروستی. لە ئایاری 1922 لەنین تووشی یەکەم جەڵتە بوو، لای ڕاستی تووشی شەلەل کرد. لە مانگی سپتامبری هەمان ساڵدا تووشی جەڵدەی دووهەم هات. مەکتەبی سیاسی بڕیاریاندا کە لەنین دانیشێت و کار نەکات. لە مانگی ئازاری 1923 تووشی جەڵتەی سێم هاتوو. ئەم جارە لە جێگادا خستی و لە قسەکردن کەوت. لە 21/1924 زاینیدا جەڵتەیەک لەیدا و ئەم جارە بووە هۆی گیان لەدەستانی. جەستەی لەنین مومیایی کراو لە گۆڕەپانی سوور لە مسکۆ نێشترا. لەو ڕۆژەوە ساڵانە بە سەدان هەزار کەس سەردانی گۆڕەپانی سوور دەکەن بۆ بینینی جەستەی مومیایی کراوی لەنین وەکو ڕێزێک بۆ ئەم ڕابەرە مەزنەی پڕیلتاریای جیهانی. بەرز و بەڕێزە یادی ئەو ڕابەرە مەزنەی چینی کرێکاری جیهان. تا زەخیرەت کرد؟ بێ نایە تازە تیکە تیکە دەبێت. لێ باشە تەقەرە چون لە ئاخریشدا هەر بەو بەرز و بەڕێزە تەواو بووە. ئەگەوەی تیانە بۆ ئینم دەکردەوە.